ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستان ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر دەبێت. ساڵانە لە هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوەکانی ئۆتۆمبیلەوە نزیکەی 1000 کەس گیان لەدەست دەدەن و 10,000یش بریندار دەبن و زیاتر لە 100 کەسیش کەم ئەندام دەبن. شارەزانی بواری هاتوچۆ زۆربەی ئەو ڕووداوانەی لە دەرەوەی شارەکان ڕوودەدەن بۆ خراپی ڕێگەوبان دەگێڕنەوە. باسیش لەوە دەکەن مردن بە ڕووداوەکانی ئۆتۆمبیل لا مردن بە زۆرینەی ڕووداوەکانی دیکە زیاترە. ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ 6 هێندەی ئیرهاب خەڵک دەکوژێ بەداخەوە، ینی ئەمە کاریگەریکی زۆری لەسەر هەیە. ئەوەی من تێبینیم کردووە ئێستا حاڵەتی دەرونی شوفێر وای کردووە سەرپێچەکان زۆر بێ بەڕاستیەکەی وە ڕووداوەکانی زۆر بێ. ڕەنگە ئێستا تۆ لە شەقامێکدا ئەگەر بێت و پێشکەوتنێک پێش بکەوی یان هۆڕنێک لێ بدەیت زۆرجار کارەساتێکی زۆر دڵتەزێن ڕوەدا. ئەگەر بە ڕووداویش نەبێ ڕەنگە بە دەستشکاندنەوەی بێتە هۆکارێک بۆ لە ناوچوونی ئینسانەکەی تر، یان زۆرجار ئەبێ بە شەڕێک لە بینی ئەو دوو شوفێرەدا. ئێستا لە 152 ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی گشتی لە بەکارهێنانی مۆبایلدایە بەڕاستیەکەی و خراپی هەندێک ڕێگاشمان خراپی لە هەندێک ڕێگاکانی دەرەوەمان وای کردووە کە ڕێژەی ڕووداوەکان زۆرتر بێچکە لەبەرەوەی ئۆتۆمبیلێکی بێشمار ئەمڕۆ لە کوردستاندا هەیە. مستەلاحێکی مروری سێ هۆکارە. یەکەم هۆکار عامیلە بەشەرەکەیە، واتە یەکەم هۆکار مرۆڤەکەیە، قائیدی ئۆتۆمبیلەکەیە خو ئەوانەی بە قاچەکانیان شەقامەکان بەکاردێنن. دووەم هۆکار تێکچوونی کەشوا و خراپی شەقامەکانە. سێهەم هۆکار نەبوونی مەردەکانی تۆڵیە لە ئۆتۆمبیلە. بەداخەوە ئەگەر دیاردەیەکی وابێ ئەوە هەمووی پەیوەنددارە بە پەروەردەوە. پەروەردە کاریگەری باش بەجێدێڵێ لەسەر تاکی کۆمەلگا. ئەگەر پەروەردەش لاواز بێ بەڕاستی تەجاوزات زۆر ئەکرێ لە ئەنجامی ئەو تەجاوزاتەش دیارە یاساکان پێشێ دەکرێ. بە بڕوای بەشێک لە شۆفێران هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ناهۆشیاری شۆفێران و خراپی ڕێگاوبانەکان و خراپی و نزمی کوالێتی ئۆتۆمبیل دەگەڕێتەوە. باسیش لەوە دەکەن ڕێگای نێوان شارەکان بە مەترسیدارترین ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستاندا دەنرێن. کوالێتەکەیان باش نییە. ئەو تازیرانەکە دەچی دەینی شتەکان دەگۆڕی سیارەکە وچ خۆی ناینی. مەقسەد سیارەکە بیلادی شەریکەی برێم سیارەکە ئەڵمانیا ئەوی لێ دەکاتەوە سینێکی دایەت سەری. ستا تەماشەوەرە ناو سنعی جەورە چ لێدا چەند سیارە مۆدیل 21 کە 22 هەموو لەکەن وەستە. ئێ سیارە مۆدیل 2020 دەبی لەوێبی. ستا پێشتر تەماش سیارە هەیە مۆدیل 92 هەمووی لە سەدەق خۆی مێ لۆ هەمووی نەیدەگۆڕێ. بەزێ ئێستاکە ئەو سیار ئەمریکیانە دێ ئەو تازیرانە دەچی چیان زبرە ئەوی دێنی بەڕاستی. هۆکارەکانی چ ئەو سناپ و تیکتۆک و فەیسبوک و ئەوانە لە ڕێ چات دەکات لە ڕێ ئەوە دەبتە هۆکارەکانی دامبوون و ڕووداوی هاتوچۆ و گیان لە دەستدان و زۆربەی هەرە زۆری ئەوە بەڕاستی سەبەبە مۆبایل بە دەرەجەیەک سەبەبە مۆبایل. وەکو پێویستنێ لە بەرەوەی تاسێ زۆرە بەخۆم زۆر هاتوچۆ دەکەم ینی شارەکان تاسێ زۆرە ینی دووش ئەو ترێلانە دێتن یان ئەو پاسانە دێن ئەوانە بەڕاستی هۆکارن و گیان لە جیان. عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان بە پلەی چوارەم دێت لە زۆری ڕووداوی هاتوچۆ. تەنها لە 3 پارێزگای هەرێمی کوردستانیش زیاتر لە 2,50,000 ئۆتۆمبیل هەیە و شەقامەکانیش توانای لا خۆگرتنی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلیان نییە. ئەگەر لە چەند ساڵی داهاتوودا ئەم کێشەیە چارەسەر نەکرێت پێشبینی هەڵکشانی زیاتری ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.